عبدوڵا گۆران ناسن یەکەم نووسەری کوردە کە لە ساڵی 1950 زاراوی شانۆی لە جاتی مەسرح و تەمسیلی عەرەبی واتە لە جاتی وشەی بێگانە بۆ یەکەمین جار لە زمانی کورددا بەکارهێنابێت. ئەمڕۆ وەکو وێنەکەش کە بینیم هاتم زۆر سوپرایز وێنەکانم هەڵواسترا بوو لەبەرەوەی من ساڵی پار تەخەڕوجم کردووە ئەم ئیشانە بەشداریان پێ کردووە و دڵخۆشم شێوەکاری لە خۆت بە ئەزمونترە بینیت و هەوڵی یا ئەو تا چاوی لێ بکەی یاوە تا بڵێ ئەبێ منیش بگەمە و ئاستە بەرزانە ئەنیوات لێکا کۆڵ نەیدەوە شتێکی زۆر باشە لە ئێستاە ئەم چەند ساڵەی دواتر ڕۆڵی ئافرەتان زۆر بەرەو پێشەوە ڕۆشتۆ لە بواری هونەر بەعام بەڵام شێوەکاری زۆر ئەوەی من ئاگدارم زۆر زیاتر یعنی شێوەکاری خانمانمان زۆرە من خۆم لە چەند گروپ و ڕێکخراوێکە چەندین جار بەشداری پێشانگام کردووە زۆربەی زۆری بە خۆشحاڵیەوە خانمان بوون و ڕۆڵێکی باشیان هەبووە و زۆر هاوڕێی خۆشم ینی جار هەبوو تۆمە بەشداری ناکەم بەڵام ئەوان تەشجیعی منیان کردووە هیواداریشم ئافرەتان زیاتر بێنە ناو بواری هونەرەوە بە تایبەت بواری شێوەکاری میوزیک لەبەرەوەی تاواکەری خانمانە توانی زۆر بە جوانی پێکیانەوە ببەستیتەوە دوانێکی لەگدانەبراون ئافرەت و هونەر دایکانە خوشکانە هاوڕانە دەستی یەک با بگرین بەستەتانە و تەشەل بەستەتوانج ئێمە یەک ڕەگەزین پێویست ناکاوانە یەکتر بشکێنین با دەست یەک بگرین و خۆمان لە هەموو بوارەکانی ژیانە بەرەو پێشەوە بەرین و سەرکەوتن بۆ هەمووان. لێرەوەکو قوتابی قۆناغی چوارەمی شێوەکاریم بەشداریم کردو بە ئەتڕۆحەکە هینی جلی کوردیە کردومانە بەشداریە لە ڕسم و لەگەڵ چنینی دەست ئیشەکە من لە کەواکەما کردومە ئەگەر حەز بکەی ببینیت شێوەیەکی ئافرەتێکە دەستی بەرز کردوتەوە فەقیانەی کراسەکەی دموچاوەکە واقعی کردومە لەگەڵ دەسەکەش واقعیە ئەوەی تر بە چنین و باپولەکە و بە زەنگیانە کردومە ڕۆڵی ژنان لەم پێشەنگایە زۆر سەرکەوتووە بە چنین بەشداریان کردووە بە ئیشی پەیکەرسازی بەشداریان کردووە بە ئیشی تابلۆ بەشداریان کردووە هەتا ئێستا ئێمە عەرزل ئەزیای ئەگەکەین کەوا نمایشی جلوبەرجی کوردەواریە ئەیکەین وەکو شتێک کەوا بزانین دیزایانی نوێی جلوبەر کە بتوانین ئێمە وەکو خۆمانەکو قوتابی ئیسا کە لە قۆناغی چوارەمین هیوادارم کەوا بەشدار بن لەم پێشەنگایانەیەکەوە ئیستفادە و سوودی زۆر گەنجەکانمان فێری شت چنین و فێری شتی تازەگەری ئەکەن.